بینەرانی کورسان نیوز لەرکێکن سڵاوتان لێبێ لەبری هاوکارم زانا حەسەن پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکە. ڕووداوەکانی کانونی دووەمی 2026 جۆرێک لە دڵڕاوکێی لای تاکی کورد دروست کرد کە مەترسی هەیە لەسەر ئەو دەستکەوتانەی لە ڕۆژاوای کوردستان بەدی هاتوون، هەروەها تەنانەت لەسەر باشووری کوردستانیش. هاوڵاتیانی کورد وەک هەڵوێستێکی نیشتیمانیانە لەسەر تاسەری جیهان لە هەر چوار پارچەی کوردستان بەرامبەر بەم مەترسیە بە یەکگرتووی هەمویان وتیان کینە ئەم کوردینە. هێشتا مەترسیەکان نەڕەوینەتەوە لە ڕۆژئاوای کوردستان لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا، وەک ئەوەی کە بەشێک لە چاودێرانی سیاسیەڵێن کورد بۆتە قوربانی پلانێکی نێودەوڵەتی. لەلایەکی تریش هەنێک دەڵێن هاوپەیمانەکانمان تا ئاستێک بێوەفا بوون بەرامبەر بۆ خزمەتەی کە بە مرۆڤایەتی کردمان لە 10 ساڵی ڕابردوو کە تێکشکاندنی گەورەترین گروپی تیرۆریستی لەسەر ئاستی جیهان کە ئەویش داعش بوو. بۆ هەڵسەنگاندنی مەترسیەکان لەسەر کورد هەروەها ڕۆڵی یەکگرتووی کورد، جا من ئەم بابەتە کرێجیا بکەمەوە، ڕۆڵی یەکگرتووی کورد وەکو تاک، یەکگرتووی کورد وەکو سیاسیەکان لەگەڵ بەڕێز مەلا یاسین نوێنەرێکێتی نیشتیمانی کوردستان لە قاهیرە تاوتوێک. کاک مەلا سڵاو لێبێ، خۆشحاڵین کە دوای ماوەیەکی زۆر گوێمان لە دەنگ بوو بینیمانیتەوە، هەمیشە شرۆفە و شیکارێکی ورد بۆ بابەتەکانەکەی. ئەم بارودۆخەی کە لە ڕۆژاوای کوردستان ڕوویە لە سەر ئاستی سووریا دەنگدانێکی گەورەی لەسەر ئاستی جیهانی و جیهانی عەرەبی و تەنها شەقامی کوردیش هەبووە. ئەگەر لە ڕووەکەی لای تۆ سەیری بکەین لە نێو شەقامی عەرەبیە فعلەن ئەمە دوژمنایەتی کووردە یاخۆت پێ ئەچێ ڕێکارێکی وڵاتێکی عەرەبی بێ، نەک ئەوەی کە تێڕوانینی هەموو عەرەب بوو بێ؟ بەڵێ سەرەتا سڵاو کاکە بیلال، هیوادارم ساغ و سەلامەت بێ. سڵاو بۆ خۆت و کارمەندان و بینەرانی ئەوانش کە متابعەمانەکەن ئێستا. دیارە ئەوەی کە لە سووریا ڕوویدا یا ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستان ڕوویدا بابەتێکی زۆر گرنگ بوو و ڕووداوێکی زۆر گرنگیش بوو. هەروەکو جەنابەت باست کرد سەرەتا ئەوە جارێ دەستبەردانیا بێوەفایی ئەو وڵاتانە بوو کە ڕەنگە ئێمەی کورد بە عاتیفە ناوی بنین بێوەفایی، ئەجینا لە سیاست و لە بزنس و لە دنیاە لە ئیدارەی سیاسی دنیاە وەفا و بێوەفا نییە، مەسلحەت هەیە. ئەمە یەک دوو ئەوان نایشارنەوە پیامانەڵێن دەڵێن ئێوە شەرتان کرد ئێمەش حەقەکەیماندا. بەڵام لەسەر ئاستی ئەوەی کە جنابەت باشە تەصنیف کرد، یعنی تەصنیف بەندی کرد لەسەر ئاستی تاک، لەسەر ئاستی نەتەوە، لەسەر ئاستی قیادەی سیاسی. لەسەر ئاستی تاک و نەتەوە بەڕاستی ئەو پرۆتستۆیی کە کرا لە دنیا، ئەو هەموو مزاهرە باشەی کە کرا، ئەو هەموو پیتاک و یارمەتی دانەی بۆ ڕۆژاوا کرا لە کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان، ئەمانە وای کرد قەزیەی کورد ببێ بە قەزەیەکی نێودەوڵەتی، یعنی تەدویل القەزیە. بەڕاستی قەزەی کورد ئێستا بۆ بە قەزەیەکە هەموو دنیا باسیەکە، هەر لە ئیسرائیل و ئەمریکا و بیگرێت تا وڵاتانات لە وڵاتانی تری دنیا هەمووی، چ لە رووسیا، چ لە شەرقی ئاسیا، چ لە هەموو ئەوروپا بەمانە بەم شێوەیە. لەبەرەوە لایەنێکی ئیجابی ئەوە بوو کە بوو بە قەزەیەکی نێودەوڵەتی. ئەمەش ئەگەرێتەوە بۆ دوو سەبەبی سەرەکی کاکە بیلال. خاڵی یەکەمیان ئەو مقاومە چاکەی کە گەلی کورد، شەربانانی کورد کردیان و ئەو نائەگەورەیەی کە جەنرال مەسلوم عەبدی بە نوێنەرەکەی ئەمریکا و بە هەموو دنیای وت کە نە، ئەوان بەتەما بوون ئێمە تەسلیم بین، ڕۆژاوا مەبەستم تەسلیم بێ، بەتەما بوون ئەو شەڕ بکەن کە ئەوانەیانەوێ، بەڵام ئەمانەیان نەکرد. ئەمە کاریگەری زۆری هەبوو. خۆزگا هەموو شۆڕشەکانی کورد کاتی خۆی کاتێک کە بێگانە پێوت فەرمووتەوە بووی تۆ دانیشە، ئەوانش دابنیشتنایە. باش، لە شەقامی عەرەبیە ئەمە چۆن لێکدانەوەی بۆ کراوە؟ لە میدیای عەرەبیە ئایا هەڵوێستی ئەو کەسانەی لە شەقامی عەرەبی لە نێو نوخبەی عەرەبیە میان ڕەویان هەیە تێڕوانینیان چۆن بۆ بۆم بابەتە بە قەزەیەکی دوژمنایەتی نەتەوەی ئەزانن یاخود بە قەزیەی تەنها وڵاتێکی عەرەبی تێڕوانینان هەبوو بووی؟ سێکە ئەمە ئەبێ تەصنیف بەندی بکەین. بەڕاستی ئەوەی من بینیم لەسەر ئاستی ئیعلامی خەلیجی
ئیعلامێکی خراپی ڕیسوا بوو بەڕاستی و هەر ئەوەش بوو هۆی بۆ بەهۆی ئەوەی کە وابزانم حکوومەتی هەرێم بڕیاریدا کە منعی حەدەس و العەرەبیە حەدەس و جەزیرەی کرد کە لە کوردستان ئەمە کاردانەوەیکی زۆر باشیە بوو بۆ کورد و ڕیسوایی ئەوانیشی دەرخست دووڕووی و درۆزنی ئەوانیشی دەرخست ئەمە ئاستێکێتی ئەمە تەصنیفێکێتی تەصنیفی دووهەمی لەسەر ئاستی سیاسەتی دەوڵەتان وڵاتانی عەرەبیش بێدەنگیان هەڵبژارد وەکو وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و ئەمانە لە کاتی ئەو جینۆساید و تاوانە گەورانی بەرامبەر بە کورد کرا تا ئەندازەیەک بێدەنگیان هەڵبژارد بەڵام لەسەر ئاستی نوخبە لەسەر ئاستی گەل ئەومەی من ئاگام لێ دووسێن لە دووەم لەو بوارەیە کردو لەو بارەیەوە لەسەر ئاستی نوخبەی سیاسی یان نوخبەی سەقافی یان نوخبەی سەحەفی مەسری نەخێر لەگەڵمان بوون و پشتیوانیان کردین و ئەنواع تەحلیلی جوان و بابەتی باشیان وروژان سەبارەت بە قزەی کوردی. کاک مەلایەسین لە هەرێمی کوردستان لە سلێمانی هەولێر سەرجەم شار و شارۆچکەکان لەسەر ئاستی جیهان لە پایتەختی وڵاتانی دنیا چوار کوردی لێبوو بێ هەر چواریان خۆپشاندانیان کرد. ئەم یەکگرتوویەی کورد چ مانایەکیە بوو بۆ ئەم دۆسیە؟ بەڵام با پرسیارێکی تریش بکەم ئێوەمانان ماشەڵڵا هێشتا هەر گەنجن بەڵام تەمەنێکتان لە سیاسەت بەڕێ کردووە. ئەوەتان لەم جیلە ئەبینی ئاوا بێتە سەر شەقام و بۆ جۆش و خڕۆشەوە داکۆکی لە پارچە و لە شار و لە گەل و لە خەڵکێکی تر بکە کە تاکو ئێستا چاوی بە چاوی نەکەوتووە. دەستەکانی خۆش بێت کاکە بیلال ئەمە پرسیارێکی زۆر مهمە و بەڕاستی ئافریم ئەمە یەکێکە لەوانەیە کە جنگڵی مێشکی کەسێکی وەکو منەدا. دیارە منە بێت لێەوە دەست پێ بکەم کە جیلە کۆنەکەی سیاسەتی کوردی یا جیلە کۆنەکەی شۆڕشی کوردی ئەو جیلەی من و پێش من تا ئەندازەیەک دیارە بە هەڵەیە چوبین ئابێ لە پێشە ئەوە بڵێم پێمان وا بوو جیلی نوێی ئێستەی کوردستان یا هینی کورد بەعام جیلی تیکتۆک و فەیسبوک و تەواصلی ئیجتیماعیە لەسەر ئینتەرنێت و ئەمانە بەڵام بەڕاستی من ئەیڵێم وەکو خۆم قساکەم کە لە سەرەتای هەشتاکانەوە لە ناو شۆڕش و سیاسەتام ئێمە بە هەڵەیە چوبین و ئەبێت داوای لێبوردن لەو جیلە بکەین. ئەم جیلە نوێی ئێوە کاکە بیلال ئەوەی ئێوە کردان لەسەر ئاستی دنیا لەسەر ئاستی کوردستان چ شەڕڤانە لاوە جوانەکانی ڕۆژاوە چ مزاهرەتچیەکانی کوردستان لە هەرێم لە باکوور لە ڕۆژهەڵات ئەمانە بەڕاستی جێی شانازیە. بەڕاستی ئێوە پێشڕەوێکی چاکن ئێوە ئەو چراگەشەن کە گەلی کورد ئەتوانێت ئومێدی پێتان بێ و گەلی کورد ئەگەیەنە بەڕی ئەمان من پێم وایە و هیوادارم قیادەی سیاسی کوردی لە هەموو ناوچەکانە لە هەر چوار پارچەکەی کوردستانە سەر لەو جەماوەرە تێک نەدا و ئەوانیش چاو لە جیلە نوێیەکەی ئێوە بکەن کە بەڕاستی هەم لە بواری خۆپیشاندان هەم لە بواری پیتاکۆکردنەوە هەم لە بواری کەو کەمپێنانەی کە کرا هەم لە بواری هەڵگرتنی ئاڵای یەکگرتووی کوردستان کە حەزەکەم نقطەیەک هەیە کە زۆر گرنگی پێ بدەیت ئەگەم لە حەزە بکەی لە هەموو مزاهرەکانی دنیاە ئەو ئاڵایی کوردستان بەرز کرابەوە کە لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان تەصدیق و تەئید کرابوو. ئەمە لایەنێکی زۆر مهمە بەڕاستی ئاڵای هیچ حیزبێکمان نابینی بەڵکو ئاڵای کوردستانمان نەبینی ئاڵای کوردستانش ئەو ئاڵایە بوو کە هەرێمە لاوەکەی کوردستان یا باشوور بەو شێوەیە تەصدیق و تەئیدی کردووە لە پەرلەمانی کوردستان لە سەرەتای نەوەتەکانی سەدەی پێشوە. کاک مەرامن باش شایەتێکیش بۆ جەناب بم لە کۆنگرەی چواری کێتی تۆ قسەت هەبوو تەبێژی کۆنگرە بووی و داوای ئەوەتە کرد خوێنی گەنج بکرێ بە بەری یەکێتیەوە زۆر داکوکتە کرد ئەوانی کە کەمێک سیاسەتی باشیان کردەوە و تەمەنێکیان هەیە ڕێ بە گەنجەکان بدرێن یەکێتیتان گەنج کردەوە. ئەم تێڕوانینە تووشی کێشەی نەکردی یاخود ئەو هەڵسەنگانی بۆ نەکرد ناکرێت سیاست بکە یاخود حیزبێکی گەورەی بدرێتە دەست؟ بەڵێ هەر بژیت کاکە بیلال بەڵێ ئەو کاتە من ڕێم وا بوو ئێستا ڕێم وایە من پێم وایە ئەبێت کە جیلێک ئیشەکەی تەواو بوو
یا تەمەنی گەیشتێ ئەبێ ساحەکە چۆڵکە مەیدانەکە چۆڵکە بۆ جیلی تازە بێتە پێشەوە و ئەوەش ڕوویدا ئیتر بمانەوێ نەمانەوێ بەشانە چرکێ بێ بەخۆشی بێ بە ناخۆشی بێ جیلەکەی من هاتە دواوە جیلی نوێ هاتوتە پێشەوە ئەنجا جیلی نوێ چۆنی ئەبا بەڕێوە چۆن ئەیگەێنێتە بەڕی ئەمان خراپیەکە یا چاچیەدا یا چاچیەکە من ئێستا لەو جێگەیە نیم کە بتوانم حکمی لەسەر بدەم بەڵام ئەتوانم حکمی ئەوە بدەم کە بڵێم هەرجی لەو سەردەمی خۆی هەیە هەموو کەسێک ئیبن و زەمانی بە عەرەبی بڵێن یعنی هەر زەمانە و جیلی خۆی هەیە ئەتوانی بی بە بەڕێوە چ سیاسی بێت چ اقتصادی بێت چ ئیجتیماعی بێ لەبەرەوە ئەبێ جیلە کۆنەکە جێگە چۆڵکە بۆ ئەوەی جیلە نوێیەکە بە طریقەی خۆی بە شەمرەی ئیشکردنی خۆی بی بە بەڕێوە ئەمەش دیارە ئەو کاتە کاردانەوەیەکی تا ئەندازەیەک هەبوو بەڵام ئەبێ ملاحەزەی شتێ بکەین کاکە بیلان جیلەکەی منیش کاتێک کە هاتن و شۆڕشیان کرد لە ساڵی 75 76 77 هەر لە تەمەنی ئەو جیلەیە بوو کە ئێستا خەریکن لەوانی وەربگرن ئاڵاکە لەوان وەربن و بیبەن بەڕێوە جا ئایا ئەوانی ئەو کاتەش یعنی جیلەکەی ئێمە ئایا هەڵەمان نەکردووە ئایا هەموو ڕێگەکەمان گوڵ و گوڵزار بووە ئایا چەندین غەڵەتی ستراتیجی گەورەمان نەکردووە تا گەیانمان بۆ ڕۆژێکە ڕاپەڕین کرا و پەلەمانی کوردستان و حکوومەتی هەرێم ئەمانە ئەبێ لە خۆمان بپرسین ئەو ساکە بین محاسبەی ئەمانش بکەین ئەگەر هەڵەیەکیان هەبێ ئیتر هەڵەکە ستراتیجی بێ یا هەڵەیەکی تاکتیکی بێ کاک مەلامەت تەصنیفێکم کرد جام کردەوە شەقامی کوردی و تاکی کوردی یەکگرتوویەکی زۆر باشی پیشانە پاڵپشتێکی زۆر بەهێز بوو بۆ بەرخۆدان و خۆڕاگری ڕۆژاوی کوردستان و کەمکردنی مەترسیەکان بەڵام ئایا ئەمە لە ئاستی سیاسیەکانی کووردا ئەبینین ئەم یەکگرتوویە یاخود ئەگەر یەکگرتوویمانێت چ مەترسیەک دروستەکە سێرکە ئێستش جڵەوی سیاسیە ڕێڕە و ڕێچکەی سیاسەتی کوردی بەدەستی ئەو جیلەوەیە بە ئەندازەیەکی زۆر یعنی جیلە کۆنەکەوەیە هیوادارم هەموو ڕێڕەوەکە هەموو سوکانەکە بدرێتە دەست جیلی نوێ چکە بێگومانم ئەوان مەسئولیەتەکە هەڵەگرن ئەگەر شتێکیش بوو لۆمەی جیلە کۆنەکە ناکرێ ئێستا ئێمە لە قۆناغێکی بەفسەلی زۆر خەتەرای دنیای ئەمڕۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەی لە ئێرانە گوزەرێ ئەوەی لە ئیسرائیلە گوزەرێ ئەوەی لە وڵاتانی عەرەبیە گوزەرێ بە تایبەتتر جیلی ئینتەرنێت کە هاتوتە پێشەوە دنیا زۆرە گۆڕێت کاکە بیلال حەزەکەم جەنابەت بزانی کە گۆڕانکارێک گەورەکانی دنیا بە چەند ڕەوتێکا ڕۆیشتووە کاتێک ڕێنیسانس کرا سەورەی سەناعی پیا بوو دوای ئەوە شەڕی گەورە ڕوویدا دنیا کەوتە قۆناغێکی ترەوە قطاری بوخاری پیا بوو سەناعەت پیا بوو مەسیحەکان یان ئاینی مەسیحی لە دوای ئەو کشت و بڕۆزە برۆزەنگی کە کردیان برانە ناو ڤاتیکان و دنیا درایە دەست دنیای سەرمایەداری کاتێک کە تەیارە و دەبابە پیا بوو سەناعەتی سەقیلە پیا بوو مانیفاکتۆرە گەورەتر کرا حربی عالەمی دووهەم و یەکەم پیا بوو ئەویش دنیا قۆناغێکی تری بڕی ئێستا قۆناغێکی زۆر لەوە سەریعتر هاتوت پێشەوە قۆناغی ئینتەرنێت و تەواصلی ئیجتیماعیە ئەوەتە من لە مەسر دانیشتم قسە لەگەڵ تۆ کەم تیارەیەک سوارە بێت لێرەوانێ بە 5 ساعات دەگاتە ئەو پەڕی ئەوروپایە ئەفریقا ئەمە قۆناغی سورعەتی پێڵێن ئەم قۆناغەش گۆڕانکاریەکی گەورە بەخۆیەوە ئەبینێ من پێم وایە جیلە کۆنەکەی ئێمە ناتوانێت لەسەر ئەم ڕێباز و ڕێزکە و ڕیتمە بڕوا کە جیلە نوێیەکە ئەیکا کاکە کۆبوونەوەکانی خۆمان ڕێخستنەکانی خۆمان حیزبە سیاسەکانی خۆمان قالبەکەیان تەشکیلەکەیان ڕیتمەکەیان ڕێزکەکەیان هەمووی گۆڕاوە بە شتێکی نوێ لەبەرەوە خەڵقی وەکو من یا جیلەکەی من یا ئەبێ خۆمان لەگەڵ ئەم سورعەت و ڕێبازە نوێ و ڕێچکە نوێ حاڵ بکەین و ڕابێنین یا ئەبێ بڕین لە ماڵەوە دانیشین جا ئەبێ هەڵی بژێنین هەندێک جا بارودۆخ لەوەیە بەتایبەت بارودۆخی هەرێمی نێودەوڵەتی ئاسایی بێ دەرفەت بابەوەی کە هێزە سیاسیەکان یاخود سەرکردە سیاسیەکان ناکۆکیان هەبێ بەڵام ئێستا ئێمە لەم بارودۆخەیەین کە سەرکردایەتی کورد ناکۆکی سیاسیان هەبێ مەترسی گەورەمان لەسەرە لە ئێستاە دەگومان مەترسی گەورەمان لەسەرە بەداخەوەی لێم کە سەرکردایەتی سیاسی کورد زۆرڕێک نییە یعنی زۆر تەبانین دردۆنگن بەیەک نمونەیەکی بەسیط پێنەوە کاکە یعنی
جنرال مەزلوم کۆبانی کۆبوونەوەی کرد اتفاقی کرد لەگەڵ دەوڵەتی سووریایە کاتێکمان زین جەماعەتی ئانەکەسە لەو لاوەرە پشتەوە چوون بۆ لای مەزلوم کۆبانی و وەزیری خارجی دەوڵەتە حکوومەتە ڕاگوزەرەکەی ئەحمەد شەریان بینی ئەمە خۆی لە خۆیان جزئێکە لە دردۆنگی ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستان ئەگوزەرێ ڕێک ناکەوین جاری وا هەیە عرب یان گروپێکی شیعیان وەفدێکی سونەیە شیعە دێ بۆ لامان بۆ ئەوەی ڕێکمان بخا بەڕاستی ئەمە مەنزەرێکی جوان پیشان نادا بە دنیا ئەمە وجهە نەزەرێکی ڕێک پیشان نادا بۆ قەزیەی کوردی کە من پێم وا بوو ئێستا ئەبێ یەکدەنگ و یەکڕەنگ و یەکدەست بن بەردی عەرە بەڵێ بقەلبی ڕەجولین واحد بڕۆینە مەیدانەکەوە بۆ ئەوەی گەلی کورد بگەێنین بە بەڕی ئەمان بەڵام هەندێک لە ئەو کەسانی لە بواری سیاسەتا قساکەن یاخود چاودێری سیاسی ئەڵەن هاتنی ئەم وەفدانە قووەتی کورد پیشانەیە کە ئەیانەوێ بەهۆی کوردەوە چەقبەستووی پرۆسی سیاسی عێراق گرێکوێرەی پرۆسی سیاسی عێراق بکەنەوە فعلەن هاتنی ئەم سەردانانە ئەم وەفدانە بۆ ئەوەی کە کورد یەک نوێنەری هەبێ یەک کاندیدی هەبێ یەک بەرنامە هەبێ نقطەی زوعفمانە یاخود نقطەی قووەتمانە سێکە ئەگەر هاتنەکەیان لەبەر ئەوە بێ کە ئێمە هەوڵ قەنەعەتمان پێ بکەن کە دەنگ بدەین بە سەرۆک وەزیرانەکەی ئەوان یان دەنگ بدەین بە سەرۆک پەرلەمانەکەی ئەوان ئەوە نقطەی قووەتی ئەمەیە بەڵام کە ئەوان بێن لێمان پاڕێنەوە پیاوی چابە بە دوو مەرەشەحمەیەن بە یەکێک وەرن وەڵاوە نقطەی قووەت نییە ئەوان هاتوون ڕێکمان بخن نەهاتوون تکامان لێ بکەن دەنگ بدەین بە ئەوەی کە ئەوانەیانەوێت با بە دیوار ڕاستەقینەکەی ئاسێریکەین ئەگەر ئەو هاتووە بە مناڵێ پیاوی چابە دەنگ بدە بە کەسەکەی من کامەوێ بۆ ئەوەی حکوومەت بەڕێوەبەرین عێراق بەڕێوەبەرین ئەوە نقطەی قووەتی ئێمەیە وەکو زمانی هەزار ڕەحمەتی لێ بێ مام جەلال ئاهاتن بۆ هەولێر و بۆ سلێمانی بۆ لای مام جەلال و بۆ هەولێر بۆ ئەوەی هەوڵ بدەن تەشکیلی حکوومەتی نوێی کابینی نوێ عێراق چۆ دابنین ئێستا دێن هەوڵ دەن بۆ ئەوەی لایەنە دوو لایەنە سەرەکیەکەی کورد ڕێک بخەن لەسەر یەک مرەشەح فەرقەکە زۆرە ئەزمونێکی باشن لە نوێنەرایەتی و کاری دیبلۆماسیشا هەیە با بڵین لەم بارودۆخانی کە ڕوبەڕووی ڕۆژاوی کوردستان جۆرێک لە مەترسی لەسەر باشووری کوردستان لەسەر دەستکەوتەکانی کوردستان هەیە لە ڕووی دیبلۆماسی و ئەتوانرێت چی بکرێ ڕۆڵی هەیە لە ئێستا ئەمە ئەبێ کۆمەڵێک جوولەبەندی بۆ بکەین جەناب دەزانی بەندەی مخلصت لە وڵاتێکی عەرەبیم وڵاتێکی عەرەبیش کە خۆی بە ئاغا و کوێخای عەرەبە زانێ و وڵاتێکی عروبیە و وەحدەی ئەرازی هەموو وڵاتانی عەرەبی بەلایەنەوە خەتی سوورە ئێمە دوای ئیستفتاکەی کە کردمان بەڕاستی لە ڕووی دیبلۆماسیەوە لە ناو وڵاتانی عەرەبیە تا ئەندازەیەک ئەو سەنگ و قورسە هەرێمی کوردستان ئەو سەنگ و قورسایی جارانی نەماوە و هەروەها ئەگەر بین باسی سووریاش بکەین مەزلوم عەبدی و قوا سووریا دیموکراتی ئەوەی پیانەوت ئیدارەی زاتی لە سووریایە ئەویش قۆناغێکی باشی هەبوو بەڵام دوای پەیابوونی ئەحمەد شەرع لە منتقەکەیە و وڵاتانی خەلیجی بەو شێوەیە پشتیوانیان لێکرد تا ئەندازەیەک ئەمەش لەنگیەکی تێکەوتەوە کوجاران نەماوە لە قەزیەی غەزەیە لەو ڕووداوەی کە بەسەر غەزە هات کورد زۆر هاوسۆزی غەزە بووە بە کۆمەک بە کاردانەوە لە تۆڕی کۆمەڵایەتی بە ڕاگەیەندراوی سیاسی بە ڕاگەیەندراوی فەرمی و نافەرمی ئەمە هیچ تەئسیرێکی لەسەر پەیوەندی کورد و عەرەب لە ڕووی نەتەوەی بە تایبەت بۆ ئەم دۆخانی کە ڕوبەڕووی کورد دەبێتەوە یاخۆ دەتوانین بڵین ئەوەی ئێمە بۆ غەزە کردمان توانی ومانە فیدباکێکی وەربگرینەوە بۆ دۆخانی بەسەرمانیە بەداخەوە پێچەوانەکەی ڕاستە کاکە بیلال یعنی خۆ دەزانی کورد میلەتێکی عاتفیە ئەوەی من ئێستا هەستی پێکەم متابعی هەموو کوردی هەموو دنیاکەم ئەو عەتفەی جاران کورد لەگەڵ عەرەب هەیبوو بەعام خەریکەکەمە بێتەوە و ئەو عەتفەی جاران کورد هەیبوو لەگەڵ قەزیەی فەلەستین و غەزە تا ئەندازەیەکەم بۆ تۆ چونکە بەڕاستی بڵێن ئەوەی ئەم جارە لە بەرچاوی کامێرا لە بەرچاوی تەسویرەکانە عەرەب بەتایبەت ئەو عەربانەی کە لەگەڵ قوات سووریا دیموکراتیە بوون کە لێیان هەڵگەڕانەوە ئەوەی ئەم جارە ئەو تاوانەی ئەوان کردیان بەڕاستی ئەتوانم بڵێم ڕووی سەدام حوسێنیشیان سپی کردەوە کارێکیان کرد کە ئێستا لە ناو عەقڵی جەمعی عەقڵی دەستە جەمعی کووردا شتێک دروست بووە کە
تا ئەندازەیەک ئەتوانم بڵێم پێیان وایە عەرەب و کورد برانین. یعنی نایشارنەوە هەندێک کەس ئێستا لەناو عەرەبیشا کە تا ئەندازەیەک باش نەڵێن برایەتی کورد و عەرەب مجرد ئوکذوبە، درۆیەکە هیچ تر نییە. لەبەرەوە بەڕاستی ئەگەڵێم ئەمە نایشارمەوە، ئەمە تا ئەندازەیەک و هەروەها حەزەکەم جەنابەت بزانی هەندێک قسەی مەلای نافاهموو نەزانی کورد وای کرد کە خەڵق لە ئاینیش تا ئەندازێ دوور بکەوێتەوە و گومانێکی لەلا پێیان بێ. دیارە ئەمە بەرەبەرە گەشاکە بەتایبەت ئێمە بەرەو ڕەمەزانە ڕۆین ئەبینی دوورکەوتنەوەی خەڵق لە ئەسڵی دین بەهۆی ئەو کارە ناڕەوایانەی بە ناوی ئیسلام و لەژێر سێبەری ئەڵڵاه ئەکبەرە تندڕەوەکانی داعش و ئێرهابەکان کردیان، ئەمەش تەسیرێکی سەلبی لە عەقڵی دەستە جەمعی کورد زۆرە بێ، هەم بەرامبەر بە عەرەب هەم بەرامبەر بە ئیسلام. کاک بەلا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بارودۆخێکی جیاواز ئەگوزەرێ بۆ نمونە مەترسیەکانی پێکدادان یاخود هێرشی ئەمریکا بۆ سەر ئێران، کاردانەوەکانی ئێران بەرامبەر بە هێرشەکان، هێشتا بارودۆخی سووریا بۆ تەواوەتی جێگیر نەبووە، هەندێک سەرچاوە باز لە بەهێزبوونی داعش ئەکەنەوە لە عێراق و لە سووریا و لە ناوچەکە. تەنانەت وەزیری دەرەوەی ئێران ئەمڕۆ باسی لەوە کردووە کە سەرۆک کۆماری میسر پەیوەندی بە پزیشکیانەوە کرۆ بۆی هەوڵ دانوستان لەگەڵ ئەمریکا بکرێ. ڕۆڵی میسر لەم هاوکێشانی کێستە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگوزەرێت چییە؟ ئایا پێگە و سەنگی جارانی هەیە و هەروە تێڕوانینی بۆ قەزەی کوردی و بۆ کیانی هەرێمی کوردستان چییە؟ ئەمە پرسیارێکی زۆر مهمە کاکە بیلان، دەست خۆش. من پێم وایە ڕۆڵی مصر ڕۆڵێکی زۆر سەرەکی بوو لە دابینکردنی ئیستیقرار. بەلای مصرەوە ئێستا منتقەکە شەڕێکی تر هەڵ ناگرێ. خۆتە زانی لە پێش شەڕی غەزەیە شەڕی ئۆکراین هەبوو کە تەسیری اقتصادی سەلبی زۆری لە مصر کردبوو. پێش ئەویش ئافاتی کۆرۆنا هەبوو کە تەسیرێکی زۆر خراپی اقتصادی و ئیجتیماعی لەسەر مصر کردبوو. ئێستاژەوە شەڕێکی تر بەرەوکی ناوچەکەی کردووە. ئەو شەڕە تەسیری سەلبی لەسەر قەناتی سوێزە بێت، تەسیری سەلبی لەسەر بەحری ئەحمەرە بێت، تەسیری سەلبی لەسەر بڵاوبوونەوەی تیرۆریستە داعشەکانە بێکە خۆ دەزانی گەورەترین گروپی چەکداری توندڕەوی داعشی کە ئێستا لەگەڵ ئەحمەد شەرعن عناسرەکانی مصری. ئەمە بۆ مصر خراپە، لەبەرەوە مصر بە هەموو هێز و توانایەوە هاتبووە سەرخەت و ئێستا دە سەرخەتە کە هەوڵی بدا ئەمریکا شەڕ نەکا و هەوڵ بدا ئێرانش بێتە سەرخەت. و من پێم وایە تا ئەم لەحزەیە کە جەنابت و من قساکەی هەوڵەکانی سەری گرتووە و یەکێکە لەو عنسورە ئەساسیانەی کە توانیوێتی قەنەعەت بە ئەمریکا بکە هێرشەکە نەکا، شەڕەکە نەکا، چکە شەڕەکە بێ ئەم جارە ڕەش و تەڕ وشت پێکەوە ئەسووتێ بڕاستی. ئەی چارەنووسی هەرێمی کوردستان چیە بێت لەم هاوکێشەی ئەگەر بێت و گرژی و ئاڵۆزی لە ناوچەکە دروست بە تایبەت ئەگەر هێرشی ئەمریکا بۆ سەر ئێران ڕووباوەک باست کە تەڕ وشک پێکەوە سووتێ، چارەنووسی ئێمە چییە بێ وە چی بە دەردمانەخوا؟ یەکگرتووی بە دەردمانەخوا و پرشمان بەرەکەوێت، یعنی بە هەر چۆنێک بێ پرشمان بەرەکەوێت، سەوا بە بڵاوبوونەوەی ئێرهابیەکان بێ، سەوا بە لێدانی لایەک بێ لە لایەکی تر لە منتقەکەی ئێمەوە. ئێران مەسەرەن ئەمڕۆ دوێنێ باسی ئەوەکە کە هەندێک گروپی تیرۆر ئیسرائیلیان گرتووە کە گوایە لە هەرێمی کوردستان تەدریبیان کردووە. شەڕ ببێ ئەمانە هەمووی تەسیری کاریگەری سلبی لەسەر ئێمە بێ. وەک چۆن ئێران هەڕەشەی ئەوەی کردوتی هەموو قاعدەیەکی ئەمریکی لە منتقەی شەرقی ئەوسەتا لە ژێر ڕەحمی ئاگری ئێمەیە بێ ئەگەر شەڕ ببێ. وڵا هەرێمی کوردستانیش حدودی بە حدودی ئێرانەوەی خۆ دەزانی. واروە عێراقیش دوو بەشە، بەشێکی سونەیە کە ڕەنگە سەر بە تەرەفەکەی خەلیج و ئەمریکا بێ، بەشێکی شیعەیە کە ڕەنگە نزیک لە ئێران و سەر بە ئێران بێ. ئەم دابەشکاری کێستە لە ڕۆژهاتی ناوەڕاستەیە کە خوێندنەوەی وا بۆ بکەین، هەندێک سەر بە لایەنی ئێرانی، هەندێک سەر بە لایەنی ئەمریکین، هەندێکیش لە بینان. ئایا کورد کاملایەنە هەڵبژێرێ کە ئەتوانێ هەم دەستکەوتەکانی بپارێزێ و ئەگەر بارودۆخێک کات بتوانێت دەستکەوتی زیاتریش بەدیبێنێ؟ قسەیەکی کوردی ئەڵێ خورمش هەڵبژێرێ، خورمش یعنی خورماش و مێوژیش. خۆ ئەگەر بتوانێ کورد وەکو زمانی مام جەلال هەزار ڕەحمەتی لێ بێ، جاری وا هەبوو لە هەر لە خانۆچکۆلەکەی قەڵاچوالانە
ئەو ژووریان ئەمریکەکانی لێبوو مام لەگەڵیان دانیشت جوورەکەی تریش ئێرانەکانی لێبوو لەگەڵیان دانیشت ڕاگررتنی ئەو تەوازونە عیلمە فەنە سیاسەتە براگماتیەتە هیوادارم پیادەی سیاسی کوردی هیوادارم دووشت بکە یەکەم یەکدەنگ و یەک ڕەنگ بێ دووهەم بتوانێت تەوازونی ڕاگرێ بەڵانسی ڕاگرێ لە بینی تەرەفەکەی ئەمریکا و تەرەفەکەی ئێرانیشا بۆ ئەوەی چونکە ئێمە ئەوەی پێڵێن الحلقة الأضعف ئێمە هەڵقە لاوازەکەی ئەم ئاشەڕێن کە لێرەیە هەیە بەو خوایە زۆر بخراپ قەومی ئەبین بەجێ دەست و پێوە ئەگەر تەرازووی هێز تەرازووی هاوسەنگی ڕانەگرن لە بینی هەردوو هێزەکەیە سەبار بە ناوخۆی کوردستان چی ئەوی شەر پێویستی بە هاوسەنگی هێزەیە لە پێگەێنانی حکوومەت لە کاراکردنەوەی پەرلەمان لە دیاریکردنی کاندید پێویستی بە هاوسەنگی هێزەیە بێگومان کاکە زانی ئەگەر ئێمە چاوێکی فراوانتر سێریکە ئەو هێزانی کە لە کوردستانە هێزی سیاسی پێکاتووە لە سێ بەشێکی پێڵێن یەساری حرەکەی سیاسی کورد کە یەکێتی نیشتیمانی کوردستان نوێنەرایەتیەکە بەشێکی پێڵێن یەمینی حرەکەی کورد کە پارتی دموکراتی کوردستان نوێنەرایەتیەکە بەشێکی تەیارە عەقیدەیەکەیە ئیسلامیەکانە هەموو هێزە سیاسەکانی کوردستان لەم سێ پێگەیە کۆبووتەوە خۆ ئەگەر تۆ دابنێ مەسەرەن نەوەی نوێ بێیان گۆڕان بێ ئەمانە بێ ئەمانە یەنە قاڵبی یەسار یەمینەکەوە بەڵام خۆی لە سێ کوچکە پێکاتووە ئەم سێ کوچکەیە پێک نێن یەکدەنگ و یەک ڕەنگ نەبن تەوازون ڕانەگیرێ یەمین زاڵ بێ بەسەر یەسارە یەسار زاڵ بێ بەسەر یەمینە یەسار ببێ بە تابعی یەمین وەڵا لەنە بێ حکوومەت پێک نایە ئەبێ ئەمانە ندی یەک بن یعنی سەریان بە ئاستی یەک بێ بۆ ئەوەی بتوانن حکوومەتێک پێک بێنن معارەزەیەکیش پێک بێنن کە معارەزەکان تەواوکەری ئەو دەسەڵاتە سیاسە بێ کە لە کوردستانە پێک دێ ئەرکی کێ ئەم یەکگرتووە لە نێوان ئەم سێ کوچکەیە دروست بکە ئەرچی دەستەندارەدارانی کووردە ئەرچی قیادەی سیاسی کوردیە چی یەمینی چی یەساری چی تەیارە ئیسلامەکەی تەیارە ئیسلامەکەی پێویست ناکە تابع بە دەوڵەتێکی بێگانە بێ یا تابع بە لایەنێکی یا یەسار یا یەمین بێ تیارە مینەکەشی پێویست ناکە هەوڵ بدا هەموو شتێک بۆ خۆی بێ و زاڵ بێ هەموو شتێک بۆ خۆم ئەوەی تۆژە خۆم تیارە یەسارەکەشی نابێت تابعی نە ئیسلامەکان بێ نە هەوڵدا ئیسلامەکان بێنە بەلای خۆی نە تابعی یەمینەکەش بێ ندی یەک بن بۆ ئەوەی تەواوکەری یەک بن نەبوو ئەوەی شەڕەچنگ بکەن بەڵکو بۆ ئەوەی تەواوکەری هەیکەلی سیاسی ئیدارەدانی هەرێمی کوردستان بن لە مێژووی شۆڕشی کووردا هەمیشە شتێک ئەبینین ئەوە جگە لەوەی کە یەک نەگرتووی کورد هەمیشە هۆکار بۆ لایەنی تر باس لە پلانی نێودەوڵەتیەک کرێ کە شۆڕشەکانی کورد بۆتە هۆی ئەوەی کە سەرکەوتوو نەبن دەستکەوتەکانیان لەدەست بن هەڵبوەشێنەوە هەرەس بێنن ئەم جارە پێت وایە گەلە کۆمەکیەک پلانێکی نێودەوڵەتی هەبێ دووبارە بۆ پەراوێز خستنەوەی کورد لە ناوچەکە کاکە یەکەم هەموو کاتێک پیلانی نێودەوڵەتی دژی تۆ هەبووە پیلانی نێودەوڵەتی جاری وابووە لەبەر مەسلحەت خۆیان لەگەڵ مەسلحەتی تۆ هەبووە تۆ چۆن ئەتوانی ئەو پیلانانەی دژی تۆیە هەڵی وەشێنیتەوە و تەسلیمی نەبی وەک ساڵی 75 تەسلیمی بوون و چۆن ئەتوانی ئەو کاتانەی کە مەسلحەتی ئەوان لەگەڵ مەسلحەتی حرەکەکەی تۆیە هاوتەری بەبێ و جووتە بێ ئیستیغلالی بکەی بە باشترین شێوە ئەمە فەنە ئەمە سیاسەتی ڕاستە ئەمە پراگماتیە من پێم وایە تەجربەیەکی زۆر باشمان لە قەسەد و مەزلوم کۆبانی وەرگرت کە توانیان لە کاتێکا کە پیلانێک هەبوو بۆ لە ناوبردننی ئەو قەسەد و ئەوە توانیان بڵێن نەعەکەیان هەر نەئەیەکی بەتاڵ نەبوو بەڵکو مقاومەیەکی باشی بەدواوە بوو پشتگیریەکی جەماهیری نەتەوەی باشی بەدواوە بوو گەیانێنە ئەو قۆناغە کە هەم ئەمریکا هەم ئەوروپا پەشێمان ببنەوە لەو ختەی کە دایان نابوو و ئێستا ڕێکەوتنێک کراوە کە من پێم وایە ئەو ڕێکەوتنە باشترین خراپەکانە کە ئەگەر ئەو ڕێکەوتنە نەبووایە کارەساتی زۆر گەورە لە ڕۆژاوە عەقوبە کاک مەلایەسین بەشێک لە چاودێرانی سیاسی ئەڵێن پێچێ بارودۆخی ڕۆژاوی کوردستان لەگەڵ باشوور جیاواز بێ بۆ پێی لە ڕۆژئاوای کوردستان ناوچەیەکی دیاریکراوی ئازادکراو هەبوو ئەحمەد شەڕێ هاتوۆتە دیمەشق و خۆی دیمەشقی دروست کردەوە بەڵام ئەڵێن لە عێراق کورد
دروستکە و بنیاد نەرەوەی عێراقی نوێیە بۆیە پێ ناچێت بۆ ئاسانیە ئەوەی بەرامبەر بە ڕۆژاوا کرا بەرامبەر بە باشووری کوردستان و هەرێمی کوردستان بکرێت ئەمە پێ دوای قسەیەکی واقعی بێ ئیتر ئێمە خەممان نەبێ و دەست بخەینە ژێر سەرمان و بڵین خۆمان عێراقمان بنیادنا لە دەستورا هەین هیچمان بەرامبەر ناکرێت سێرکە ئەکید جیاوازی لە بینی ڕۆژئاوا و باشوورا هەیە لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی تۆپۆگرافیەوە لە ڕووی دیموگرافیەوە ئەو تێکەڵیەی لە بینی عەرەب و قەومیاتەکانی تر و کورد لەوێ هەیە تا ئەندازەیەک لێرە نییە مەسەلەن نیسبەتی عەرەب لە سلێمانی و لە هەولێر چەندەیە لێگەڕێ ئێستا بەهۆی خان و کڕین و شوقەوە هاتوون بەڵام لە ئەساسا چەندەیە بەڵام نیسبەتی عەرەب و لە منتقەی قامیشلو و لە منتقەی حەسەکە ئەمانە زۆر زیاتر لەوەی ئێرە لەبەرەوە لە ڕووی دیموگرافیەوە جیاوازی هەیە بەڵام لە ڕووی سیاسی و ئەمانەوە نەخێر من پێم وایە قەسەد و ئیدارەی ذاتی خۆسەری ڕۆژاوا ئەرزیەیەکی قایمتر و کۆنکرێتی تری هەیە لە ئەحمەد شەرع ئەحمەد شەرع بە دەبابەی ئەمریکی بە سایقی تورکی هاتووە لەبەرەوە زۆر قووەتێکی وای نییە و زۆر ئەرزیەیەکی تند و تۆڵی نییە کە ئێمە بتوانین بڵێن لەسەری ڕاوەستاوە ئەوان مۆقەتن ئێمە لەسەر ئەرزی خۆمانین ئێمە قەزیە خۆمانە ئەوانن کە سیرکە ئەمریکا هاتووە یارمەتی ڕۆژاوا و قەسەدی داوە بۆ ئەوەی قاچ لەسەر قاچ خۆی بوەستێ بەڵام تورکیا و ئەمریکا لەگەڵ خەلیجا بەدەبابە ئەحمەد شەرعیان هێنا و بەشار ئەسەدیان ڕاوناوە فەرقەکە زۆر گەورەیە سەبارەت بەوەی کە تۆ لە دەستورا پێگەیەکی باشترت هەبێ مافی تۆ دیاریکرابێ فیدراڵی هەرێمی کوردستان چەسپێنرابێ ئیتر ئەمە بەسە ئێمە بڵین بێخەمی لە ڕووی دەستوری و مشکلەیەکمان نییە ناوەڵا ئێمە زۆر خەممان هەیە کاکە با من شتێکت پێ بڵێم لە دەستورا هەرێمی کوردستان چەسپێنراوە ئامنە ئەو دەستورەش خۆمان دەنگمان پێداوە زۆر شتێکی باشە بەڵام وڵاتانی دەرو دراوسێ لە ساڵی 2004ەوە تا ئەمڕۆ هەوڵەدەن ئەو هەرێمە لە مەعنا و مەغزاکەی بەتاڵکن بەو مەشاکلانی بۆ هەرێمیان دروست کردووە بەهێنانی داعش بەو مەسائلانەیە کە ئێستا لەسەر مەسەلەی بوجە موچە و بەرات و بوجەی هەرێمی کوردستان دروستیەکەن ئەمانە وای کردووە کە ئەوان هەوڵەدەن تۆ ئەو پێگەیە نەمێنێ ڕاستە وەکو دەستور هەرێمەکە بمێنێ بەڵام لە مەعنا و مەغزاکەی لە ناوەڕۆکەکەی بەتاڵیکەنەوە لەبەرەوە بۆ معلوماتت خەتەر لەسەر هەرێمی کوردستان بەقەت خەتەر لەسەر ڕۆژاوا ئەگەر زیاتر نەبێ کەمتر نییە خەتەرێکترت بۆ باسکەم کاکە ئەو مقاومە چاکە ئازایانەی کە ڕۆژاوا و شەڕبانان کردیان بەرامبەر بە داعش و تودڕەوەکان ئەو خەتەرە لەسەر ئێمەشەیە ئایا ئەگەر ئەو درندانە ئەو داعشانە ڕووبکەنەوە هەرێمی کوردستان ئێمە ئەو مقاومەیمان پێکرێ ئەبێم پرسیارە قیادەی سیاسی کوردی لە هێزە چەکدارەکەی خۆی و لە خۆی بکە کاک مەلایەسین ئێمە ئەگەر کورد یەگرتوو بوو سیاسیەکانی یەگرتوو بوو پێگەیەکی بەهێزی هەبوو ڕووبکەینە کوێ بۆی داکۆکی لە مافەکانی خۆمان بکەین مافی زیاتر بەدەست بێنین مافەکانمان زیاتر بچەسپێنین ئایا بەس تەنها پێویستمان بە بەغدا بێ مەبەستم زیاتر هەرێمی کوردستانە یا ڕووبکەینە یاریزانی کوێی ترمان هەیە ئێستا کاریگەری هەبێت لەسەر ئاستی نێودەوڵەتی کە بتوانێت معادلەکان هەڵگێڕێتەوە یەک یاریزانی چاکمان هەیە ئەویش یەکگرتووی و یەکدەنگی گەلی کوردخۆیەتی نەهێشتنی نەعەدالەتیە نەهێشتنی گەندەڵیە چاککردنی حکوومەتی هەرێمە بەگەرخستنی پەرلەمانە زوو تەشکیلکردنی حکوومەتێکی قاعدە فراوانە یەکگرتووی و یەکدەنگی سیاسیەکانە بەلایەنی چەپ و ڕاستیەوە بە لەگەڵ ئیسلامیەکانەوە ئەمانە هەمووی واکە دردۆنگیمان نەمێنێ پێویستمان بە کەس نییە ئەگەر جەنابەت کەسێکی زۆر واقعیت مەبەستمە زۆر واقعیانە وەڵامیان پرسیارم بیتەوە خراپترین سیناریۆ چیە ئەگەر ڕوبەڕووما بێت یاخود ئایندەی هەرێمی کوردستان کورد لە پارچەکانی تر لە باشووری کوردستان لە ڕۆژئاوای کوردستان گەشتبین بین بۆی یاخود ڕەشبین بین ئەوە پرسیارێکیان لە تۆماس باراک کرد لەسەر و مەسەلەیە وتی پێم ناخۆشە و پرسیارم لەکەی منیش زۆرم پێخۆش نییە ئەو پرسیارم لەکەی چونکە بەڕاستی خوێندنەوەی ئایندا لە منتیقەیەکی پرشەپۆلی ئێستەی
شەرقی ئەوسەتا ئیسرائیل وەکو درندەیەک هاتووە، ئەمریکا و خاوەن مەسلحەت و دۆلار کۆکردنەوە هاتووە، ئێرانێکی کە لە عێراقێکی لەسەر جۆلانەی ئەملا ئەولای لایەنەکانی عەرەبی و شیعە و ئێران و رووسیا و سین و ئەمانە جوابێکم پێ نییە کە با من تۆزی ئاسانی بکەم کاک مەراسی، تۆزی ئاسانیەکەم. ئەگەر سینناریوی ئەوە دانین گرژی و ئاڵۆزی ڕووبا، هێرشی ئەمریکا بۆ سەر ئێران ڕووبا، ئێمە گەشتبین بین لەم حاڵەتە، دواتیش سینناریوی دۆم هەڵەسەنگێنین ئەگەر ئەم گرژیانە هێور بوونەوە جۆرە لە ڕێککەوتن ڕوویە چیترمانە بێ. سێرکە من هەمیشە دڵم بەوە خۆشە کە گرژی ڕوونەدا. ئەمە یەک. دوو، هەموو کەسێک دەست پێکردنی شەڕ بەدەست خۆیەتی، بەڵام کۆتایی هێنانی بەدەست خۆی نییە. ئەگەر ئەمریکا شەڕەکە هەڵای سێنێ بەدەست ئەوە هەڵیگیر سێنێ، بەڵام ناتوانێت نەتیجەکەی بزانێت چۆن چۆنێ بێ. ئێرانیش ئەگەر دەست پێشکەر بێ ڕەنگە بتوانێت دەست پێشکەری بکە، بەڵام ناتوانێت نەتیجەکەی بزانێت چۆنە بێ. و هەروەها ئیسرائیلیش، و هەروەها لە عێراقی شاو لە تورکیا شاو لەمانە. تورکیا لە هەموو کە زیاتر ڕەنگە بترسێ، مەسر لە هەموو کە زیاترە ترسێ، سعودیە تەنگاو بووە و هاوارەکە تکایە باشەڕ نەبێ. لەبەرەوە هەمومان یەکدەنگ بین لەسەرەوەی کە شەڕ نەبێ، چونکە لە هەموو شتێ خراپتر شەڕە. لە دوای ئەو خراپی تر دێت، مەسەلەن فروفێڵ دێ، موعامەرە دێ، پیلان دێ و جەنابەت باست کرد، بەڵام لە هەمیان خراپتر شەڕە. کاک مەلا من چێشم لە گفتووەکەمان بینی، زۆر سپاس کەم شەو لەگەڵمانە بووی. بەڕێز مەلا یاسین ڕەوف نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە قاهیرە، زۆر سپاس، پانۆرامیان شەوتان پێشکەش کرا.